سلااو ڕێز بەڕێزان، ئەمە ئەمڕۆکە کۆبوونەوەیەکی بەپەلەی تایبەت لەسەر بابەت و دیاردەکانی خنکان لەو چۆن ڕۆژانی ڕابردوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوویدا. لێرەوە پێشەوەی دەست بە قسەکانمان بکەین دەمەوێت پرسە و سەرخۆش خۆمان ئاراستی ئەو قوربانیانە بکەین کە لە ڕۆژانی ڕابردوو تووشی ئەو حاڵەتە ناخوازراوە بوو. بەڕێزان، هەمووتان دەزانن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی گەشتیاریە، خەڵکێکی زۆر لە هەموو ناوچەکانی کوردستان و ناوچەکانی عێراقیش بۆ بابەتی گەشتیاری ڕوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن. ئەوەی کە جێگای نیگەرانی ئەوەیە کە ئەو خەڵکانەی کە زۆر شارەزانینە لەو ناوچەیە زۆر تووشی حاڵەتی نەخوازراو دەبن، بە تایبەتی خنکان. بۆی ئەمڕۆکە لە گەڵ لایانی پەیوەندیدار و بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران و بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاریش لەگەڵ هەموو یەکە ئیداریەکان کۆبوونەوەیەکی بەپەلەمان کرد و دراسەی ئەو حاڵەتانەمان کرد کە لە ڕۆژانی ڕابردوو ڕوویداوە، بەڵام ئەو داتانەی کە لە بەردەست ئێمەدایە بەداخەوە داتای دڵخۆشکردنین. پارساڵ لە ماوەی 1 ساڵ 9 حاڵەتی خنکان هەبوو، بەڵام ئێستا ئێمە کە لە نەگەیشتینە مانگی 6 ئەوڕۆکە 9 شەشە کە هێشتان وەرزی گەرمادا نەهاتووە، بەداخەوە ئێمە 5 حاڵەتی خنکانمان هەیە کە بۆیە دەمانەوێت بەجددی کار لەسەرەوە بکەین، وێڕای سەردانی هاوڵاتیان و گەشتیاران بۆ ئەو ناوچەیە دەبێ کار لەسەوە بکەین کە ژیانیان پارێزراو بێتن. طبعاً زۆر هۆکار هەیە کە دەبێت ئەوەی هاوڵاتی تووشی ئەو حاڵەتە ببێتن بە دەرەجەیەک خودی هاوڵاتی و هۆشیاری هاوڵاتی لەو مەترسیانە لە نەبوونی زانیاری لەو مەترسیانە. لێرەوە دەمەوێت لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە هەموو هاوڵاتیانی وە گەشتیاران ئاگادار بکەینەوە کە ئەوانی بە مەبەستی گەشتاری سەرداری ئەو سنوورە دەکەن کە لەوە ئەو شوێنانی کە دیاری کراون ئێمە تازە لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران گفتوگۆمان کرد کە 54 تا 60 شوێن گەشتیار تێدا مەلەوانی تێدا دەکاتن، لەوانە هەمووی 10 تا 12 شوێن گونجاونی بۆ مەلەکردن. لە هەموو شوێنەکانیش تابلۆ دانراوە کە ئێرانە شوێنی مەلەکردنەوە مەلەکردنی تێدا قەدەغەیە. ئەوانەی کە ئێستا ئەوەی کە مەلەوانیش دەزانیتن شوێنەکانی مە و ئەو شوێنانی کە مەلەوانی تێدا دەکرێتن ئێمە ڕووبارە. مەلەکردن لە ناو ڕووبار جیاوازە لە ئەوەی کە تۆ لە شوێنێکی دیکە یان لە بەحرەکان یان لە مەزبەح مەلەوانی دەکەی زۆر زۆر جیاوازە. چاودێریکردنی ئەو هەموو شوێنش ئێمە سنووری سۆران ناوچەیەکی زۆر زۆر بەفراوانە و ڕووباری درێژایی ئەو ڕووبارانی کە ئێستا دەکەونە سنووری ئەم ناوچەیە لەوانەیە زیاتر لە 40-50 کیلۆمەتر بێتن. زۆر ئەستەمە ئێمە بتوانین چاودێری هەموو ئەو ڕووبارانە بکەین کە هاوڵاتی و گەشتیاران ڕووی تێدەکەین. ئەوەی لەسەر ئێمە پێویستە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران بە بڵاوکردنەوەی بروشەر و لەفرێت و دانانی تابلۆ بۆ ئەو شوێنانی کە مەلەوانی تێدا قەدەغەکرایە. حالەتەکە زۆر جاران وا بووە 2 حالەتی تێدا ڕوودراوە، تابلۆ دانراوە و ئاگادارش کراینەوە. حالەتی وا بووە تیمەکانی بەرگری شارستانی سەردانی ئەو خانەوادانیان کردیەوە پێیان گوتونە کە ئێرە شوێنی مەلەکردنیە، ئاگاداری خۆتان بن کەچی هەردوای ڕۆشتنی تیمەکانی بەرگری شارستانی ئەوانە گوێیان بە ڕێنمایەکانی بەرگری شارستانی نەدا و تووشی حالەتی نەخوازران بوونە. بەداخەوەش زۆربەی ئەو حالەتانە کە حالەتێک دروست بووە و هاوڵاتیش کە هەوڵی داوە کە ڕزگاری بکاتن بەخۆشی بۆتە قوربانی، چونکە بابەتی ڕزگارکردنی هاوڵاتی لە خنکان تەکنیکێکی تایبەتی خۆی هەیە. شەرتی هەموو ئەوانەی کە مەلە دەزان بتوانن خەڵکێک لە خنکان ڕزگار بکەن، بە تایبەتی ئەوانەی کە دەکەونە سنووری سۆران هەمووی زیاتر ڕووبارە و مەلەکردن لە ڕووبارەکان زۆر وەکو باسم کردێ زۆر زۆر جیاوازە. بۆیە ئێمە ئەمڕۆکە لەو کۆبوونەوەیەدا ئەو ڕێکارانەی کە پێویستە بگرێتە بەر کارمان لەسەر کرد. ئەوەی کە هۆکارەکەی کە باسم کرد هۆکارە سەرچیەکەی بابەتی هەرنەگرتنی ڕێنمایەکانی بەرگری شارستانی لەلایەن هاوڵاتیانەوە و هۆکارێکی دیکە کە ئێمە ئێستا بەجددی کاری لەسەر دەکەین ئەو شوێنە گەشتیارانەی کە ڕێنمایەکانی سەلامەتیان تێدا بەرجەستە نیە
ئێمە لە ڕێگای لیژنەیەکی تایبەت لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی و یەکە ئیدارەکان سەردانی هەموو ئەو ناوچانەوە هەموو ئەو شوێنە گەشتیارانە بکرێتن ئەوانەی کە مەردی سەلامەتیان تێدانی بە تایبەتی ئەو شوێنە گەشتیارانەی کە زۆر زۆر نزیکن لە ئاو نابێتن ئەوانە ئێمە ڕاستە لە وەرزی هاوین ناوچەیەکی گەرمەوە خەڵک سەردانی ئێرە دەکاتن بۆ ئەوەی لە ئاو نزیک بیتن بەڵام ئەگەر کارەکە و گەیشتە حاڵەتێک کە ژیانی هاوڵاتی تێدا بکەوێتە مەترسیەوە بە دڵنیاییەوە ئێمە ئەوە هەڵدەبژێرین ئەگەر هاوڵاتی هەر سەردانی ئێرەش نەکاتن یان شوێنە گەشتیارەکان بە چۆلیش بمێننەوە بەڵام لە ژیانی هاوڵاتی لەسەر هەموو شتێکە بەنسبەت ئێمە وەکو ئیدارە بۆیە ئێمە کاری زیدی لەسەر بابەتە دەکەین بۆ ئەوەی بتوانین دراسەی یەکەیەکە حاڵەتەکان بکەین ئەستامەوە ئەوڕۆکە لەو کۆبوونەوەیە دراسی حاڵەتەکانمان کرد حاڵەتەکانی وا هەبووە کە شوێنە گەشتیارەکان مەرجی سەلامەتیان تێدا نەبووە و حاڵەتی واشە بووە کە هاوڵاتی خۆیان بەداخەوە کەم تەرخەم بوونی لە چاودێریکردنی بە تایبەتی چاودێریکردنی منداڵەکانیان من لێرەوە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە پەیامێک ئاراستەی هەموو ئەو هاوڵاتیانە دەکەم کە سەردانی ئەو ناوچێ دەکەن تکان لێ دەکەم لە کاتی سەردانیکردن و لە کاتی نزیک بوونەوە لە ئاو چاودێری منداڵەکانیان زیاتر بکەن ئێستا ئەو حاڵەتانە کە دروست بوو هەمویان لە کەم تەرخەمی بووینە منداڵەکان نزیکی ئاو بووینەوە کە توتە نائەوێ بابی یان کەسێکی نزیکی هەوڵی ڕزگارکردنی داوە خۆش بۆتە قوربانی بۆیە دەبێت کاری جدی بە ئێمە وەکو ئیدارە و بەرگری شارستانی وەکە کەرتی گەشت و گوزار و هاوڵەکانش هەمومان بێکەوە ئەمە هەنگ و هاوکار بن و ڕاگەیانکارەکان کە زۆر زۆر دەتوانن ڕۆڵێکی سەرەکی ببین بۆ ئەوەی هاوڵەتانی تێدا هوشار بکەنەوە لە کاتی سەردانیکردن ژمارەی تەلەفۆنەکانی بەرگری شارستانی لە زۆربەی شوێنە گەشتیارەکاندا هەیە دەتوانن پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنانەوە بکەن بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی ئایا ئەو شوێنە گونجاو بۆ مەلەکردن یان گونجاو نیە لەوێندا دەتوانن ڕێنمایی تایبەت وەربگرن بۆ ئەوەی دڵنیایان بدەنێ ئایا دەتوانن ئەو شوێنە بەکاربین یان بەکارنێنن بۆیە ئێمە کاریزیدی لەسەرەکەین و لیژنەکانیشمان دروست کردو بۆ ئەوی سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن چکە ئێمە لە سەرەتایی مانجی هاوینین ئێمە هەر لە ئێستا ئەوە کۆبوونەوەیەک بوو تایبەت بۆ دیاردانی خنکا کۆبوونەوەکەمان بەردەوام دەبێتن لە گەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار لەگەڵ لایەنەکانی دیکە بۆ ئامادەکاری چکەوەی ئێستا ئێمە تقریبا ئێستا لە ئامادەکاریەکاندانە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران ئەوەی بابەتی خنکان و بابەتێکی کە بەنسبەت ئێمەوە ژیانی هاوڵاتیان کە زۆر زۆر گرنگە بەنسبەت ئێمەوە بابەتەکانی دیکە هاتوچۆی هاوڵاتیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بابەتی ژینگەیە بابەتی خاوێر و پاراستنی ژینگەیە کە ئێستا ئێمە لەو کۆبوونەوەی بەردەوام دەبین کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی ئامادەکاری باشتر بکەین بۆ پێشوازیکردن لە هاوڵاتیان بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە دەمانویست فۆکەسی بێخینە سەر ئەوە بوو کە هاوڵاتیان وشار بکرێنەوە لە کاتی سەردانیکردنیان بۆ ناوچە گەشتیارەکان تکایان لێ دەکەین زیاتر چاودێری منداڵەکانیان بکەن تکایان لێ دەکەین ڕێنماییەکانی بەرگری شارستانی جێبەجێ بکەن تکایان لێ دەکەین ژمارە تەلەفۆنەکانی بەرگری شارستانەکان لە هەموو شوێنەکان هەیە پەیوەندیان پێوە بکەن پێش ئەوەی هەوڵ بدرێتن ئەو شوێنانە بەکاربێنن کە گونجاونی بۆ مەلەکردن جارێکی دیکە ئێمە هاوخەمی خۆمان بۆ ئەو خانەوادانە دەردەبڕین و هیوادارین هاوکار و پاڵپشتمان بن تیمەکانی بەرگری شارستانی لە کاتی دروستبوونی حاڵەتەکانیش ئەوانە جاری وە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ لەنا ئەو ڕووبارانە کە ناوچەیەکی زۆر زۆر بەفراوانە هەوڵ دەدرێن تەرمەکانی تەرمی قوربانیەکان بدۆزنەوە کە ئەوەش کاری ئێمەی پڕستر کردووە ئێمە چەند ڕێکارێکی دیکەشەیە ئەمڕۆ بەرگری شارستانی لە راپۆرتێکدا زیاتر لە 28 خاڵی بۆ ئێمە ئامادە کردو کە پەیڕەویان کاری لەسەر بکەین بۆ ئەوەی هەوڵ بدرێن ڕێژەی قوربانیان لە خنکان لە سنووری دارە سەر بەخۆی سۆران کەم بکەینەوە هیوادارم لە ڕاگەیان لە ڕووی لە ڕێگای کەناڵەکانتانەوە ئەو پەیامانە بگات بە هاوڵاتیان و بە گەشتیاران گرنگ بەنسبەت ئێمە گرنگەوە کە هاوڵاتی سەردانی ئێرە دەکاتن کاتێکی خۆش بەسەر بباتن و بە سەلامەتی بێت و بە سەلامەتیش بگەڕێتەوە ئەوە ئەولەویەتی ئێمە لە ئیدارەی سۆران حەز ناکەین کەسێک هاوڵاتیەکیان خزانێک بێتن خوا نەخواستە بەوەی کە ئێستا ئەو حاڵەتانە دروست بووە بە ناخۆشی و بە دڵشکاوی بە دەرەکسوتاوی بگەڕێنەوە کە بۆ ئێمە زۆر زۆر ینی جێگای داخە کە ئەو حاڵەتانە دروست دەبیتن و ئینشەڵڵا هەوڵ دەدەین بە هەموو لە کاری جدی بکەین و
بۆ ئەوەی ئەو ڕێژە قوربانیانە لە داهاتووە لە چەند مانجی داهاتوش وەکو کە گەرمادادێتن کار لەسەر کەمکردنەوەی ئەو ڕێژەیە بکەین. ئەمە بڕیارێک دراوە ئێستا لە ڕۆژانی هەینی قەدەغەی هاتوچێ ئەو بار هەڵگرانەکراوە و ئێمە تیمەکانی بەرگریش بەڕێوەبەری هات تۆشمان ئاگادار کردێتەوە کە تیمی گەڕۆچیان بسوڕێتەوە لەو حاڵەتانە کە جەنابەت باسی دەکەی بە تایبەتی ئەوانەی کە زۆر نزیکن لە یەکتری. ئێمە لە ئیدارەی سۆران کارێکی جدیمان لەسەر فراوانکردنی ڕێگاوانەکان کردو چکە ناوچەیەکی گەشتیارێ ناوچەیەکی بازرگانیە ناوچەیەکی کشتوکاڵیە بۆی ئێمە هەموو هەوڵەکانمان ئەوە بکە ڕێگاوانەکان بەرفراوان بکەین بۆ ئەوی بتوانیت ئیستیعابی هەموو ئەو جوڵەیە بازرگانی وانە بکات دەستمان پێ کردووە پرۆژە استراتیژیەکان بەڵام بە دڵنیاییەوە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی هەستی پێکراوە و کاری جدیش لەسەر دەکەین بۆ ئەوەی ئەو حاڵەتە دروست نەبێت. بله اما طبعا او ديزاين بارسال بۆمە هات و دراسەشمان لەسەر کرد چەند هۆکارێکە بوون بۆی کە جێبەجێمان نەکرد ئەمڕۆ کە دیسانە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی مقدم کاروان ئەو یەکێک لە خاڵەکانی باسی لەوە کردووە کە کار لەسەر دروستکردنی ئەو بەربەستانە بکەین ئێمە جارش کە پێداچوونەوە دەکەین زۆر ینی بوردەکاریەکان نازانم بەڵام کارمان لەسەر کرد کە ئەو بەربەستانە دروست بکەین هەندێک کێشە تەکنیکیان باس کرد ئەو کاتە بەڵام جارێک کە پێداچوونەوە بەو دیزاینە دەکەینەوە هەوڵ دەدەین کە بربەست لە چەند شوێنێکی گونجاو دروست بکەین هەرچەندە ئێمە کار لەسەر ئەوەی دەکەین کە حاڵەتەکە ڕوونەداتن بەڵام بە دڵنیاییشەوە کە حاڵەتەکان ڕوودەدەن بۆ ئەوەی هاوڵاتیانیش تێدا دڵنەوایی بن چونکە زۆر جاران ئەو حالەتەی نەفسی زۆر ناخۆشە هاوڵاتی دەبێتە قوربانی بۆ چەند ڕۆژێکیش هەل لەدە ئەو ڕووبارانە لە چاوەڕەوانی دۆزینەوەی تەرمی ئەو قوربانیانە کە ئەوەش بەڕاستیکارێکی زۆر ناخۆشە بەنسبەت ئێمەشەوە. بەڵێ طبعا لەو خاڵانێک کە ئەمڕۆ کە پێشنیار کراوە بابەتی دروستکردین ئەو تیمانەیە بۆ ئەو شوێنانێک کە مەلوانی بەکاردێتن ئەو شوێنانێک کە دیاریکراون و مەلەی تێدا دەکرێت و ناسراون بۆ ئێمە ئاسانترە هەم دەتوانین لە ماوەی ئەو چەند مانگە تیمی تایبەتیان بۆ دابین بکەن و چاودێریان بکرێن و هەمیش لە هەڵواسینی تابلۆی پێویست کە لێوەندران بکرێتن بەداخەوانی ئەو شوێنانێک کە تابلۆشی لێ هەڵواسیوە ئەوەی کە من دەمەوێت لێرە باسی بکەم تابلۆی کە هەڵواسراوە بەڵام ئەگەر هاوڵاتی پابەندی ئەو ڕێنمایانە نەبێتن بە دڵنیاییەوە چونکە تقریبا زیاتر لە 190 حاڵەتەکان کە دروست بووینە تابلۆی پێویست هەبووە کە من خۆم سەردانی هەموو ئەو حاڵەتانە کە دروست بووینەوە خۆم سەردانی شوێنەکەم کردووە خۆمش لەگەڵ ئەو هاوڵاتیانێک کە تووشی ئەو حاڵەتە بووینە کە نزیکەوە دیتم زۆربەی هەرە زۆری هەبووە تابلۆکان هاوڵاتی پابەند نەبووە من دەمەوێت کە کۆبوونەوە کەشمان کردووە لە ڕووی ڕاگەاندنیشەوە دەمەوێت ئەو پەیامە بگێتە هاوڵاتیان کە داوان لێ دەکەن بۆ سەلامەتی ژیانی خۆیان بۆ سەلامەتی ژیانی ماڵ و منداڵەکانی خۆیان پابەندی ڕێنماییەکان بن و ئاگادارمان بکەنەوە و ئەو تیمانش ئێستا کە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی پێشنیاری کردو هەوڵ دەدەین دروستی بکەین بۆ لەو شوێنانە جێگیری بکەنەوەن ئێشی گریان هەیە تیمی ئێشی گریان هەیە بەڵام کەمی میلاکووە ئەو ناوچە بەرفراوانی سۆران تۆزێک ئەگەر هاوڵاتی لەگەر ئێمە هاوکار نەبێتن تۆزێک زۆر ئەستەم و زەحمەتە بتوانین کۆنتترۆلی هەموو ناوچەکان بکەین.
او زمن لزيات هردو شان جواب دنمو طبعا او كونغرس روجناموانيا حەز دەکەم تەرکیزیش فۆکەس جاتر لەسەوەی بێتن کە تایبەتە بە دیاردەی خنکە یعنی ئێستامە زۆر بابەتی کە ئێستا کۆبنەوەکە بەردەوام دەبێتن گفتوگۆی لەسەر دەکەین بەڵام دەمەوێت فۆکەسمان لەسەر حاڵەتەکانی خنکان بێتن بۆ ئەوەی ئەو پەیامە بگاتە هاوڵاتیان ئەوەی کە جەناب باس دەکرێت لەوانە کە بروشەرەکانە ئەوانەی ئەو حاڵەتانە کە دروست بووینە فعلا زۆربەی سەتانەوەتی بەرەوسەرێ خەڵک بوونە کە خەڵکی ئەو ناوچەیە نەبووینە لە نەشارەزایی تووشی ئەو حاڵەتانە بووینە ئێمە بە دروستکردنی بروشەر و لەفلێت لە ڕێگای بازگەکانیشەوە هەوڵ دەدرێن هەموو گەشتیاران لە مەترسیەکانی خنکان ئاگادار بکرێنەوە کە ئەوە ئێستا کار لەسەر دەکەین بەنسبەت ئەوەی کە پرسیاری دوم بەرگری شارستانی تازە لەگەڵ مقدم کارۆ باس کرا طبعا مەلەوانەکانیش ئەو مەلەوانانەی کە لێرانە کار دەکەن زۆر زۆر جیاوازن لەوانەی کە لە شوێنەکانی دیکە لە زێ یان لە شوێنەکانی دیکە کار دەکەن چونکە مەلەکردن لە ناوڕووبار وەکو لە سەرەتا ئاماژە پێکرد جیاوازە و دۆزینەوەی تەرمەکانیش لە زێیان لە شوێنێکی وەکو ئەو ڕووبارانە جیاوازە ئەو کارمەندانێک کە لێرانە شارەزاییان هەیە لە ڕووبارەکان ئەگەر ئەوان بچن لە شوێنەکانی دیکە و لە زێیەکانی دیکە کار بکەن ئەو بوان ئاسانە دەتوانن کار بکەن بەڵام ئەوانی وێندران ئەگەر پێ لێرانە هاوکاری وانە بکەن تۆزێک زەحمەت دەبێت بۆ ئێمە پێشنیاری مقدم کاروان ئەوە بووە کە زیاتر ڕاهێنان بە کارمەندی وا بکرێتن کە بتوانێتن لە جەوی ئێرە و لە ڕووبارەکانی ئێرانە هەوڵ بدەن کە هاوڵاتیان شارەزاییان هەبێتن هەم تەرمی قوربانیان بدۆزنەوە و هەمیش هەوڵ بدرێتن کە چۆن هاوڵاتیان لە خنکان ڕزگار بکەن چکەوە حاڵەتان ئێستا مەسەلەن زۆر شوێن هەبووە شوێنێکی دیاری کراوە مەلەوانی دیارەکرێتن تیمێک دەتوانێت بە بەردەوامی چاودێران بکاتن هەر حاڵەتێک دروست بوو دەتوانێت زوو فریای بکەون بەڵام ئەوەی ئێرانە لە شوێنێکە دەسێتە سەر ڕووبارێک نازانێت شوێن ئەوەی چەند ڕووبارەیە شوێنمان هەیە چار تابلوی پێوێک کە دەچیتە خوارێت بەخۆم چوویمە سێ عایلە لێ بوو بە منداڵەوە لەسەر ئاوەکەی دانیشتین ئەوە کێشێمە ئەلیرۆکانەیە بۆ ئەمە دەمەوێت ئەو پەیامە لێرانە تۆزێک زەق بکەینەوە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس